سێ دەفتەر چوار دەفتەر ئەو قەرازە باعث 4-5 دەفتەرە. بەگرێت باسی ئەوەمان بووکەی ئەوە خاوەن دوکانە لێرە؟ بەڵێ من خاوەن دوکانم لێرە. وەڵاهی برێنی ئێمە حایلێکین 4 دوکانمان هەیە لێرە، 4مان هەیە، درۆژ ناکەم ئینشەڵڵا ئەوە یەکیانە، ئەوە یەکیانە، ئەوە یەکیانە، بەڵام ئەوەش یەکیانە، 4 دوکانە. چۆن ئاگادارکرانەوە؟ وەڵاهی من پیاوێک تەلەفۆنی بۆ کردم فەقیرە ماڵی ئاوا بێ دەوری سەعات 4 بوو، دوو تەلەفۆنی کرد، تەلەفۆنێکم هەڵ نەگرت، دوای تەلەفۆنی هەڵمەگرت، وتی وەڵاهی دوکانەکە داگری نەگەیشتوتێ بەڵام وەرە خوارێ، واشت تەلەفۆن بۆ نەکردم چووکا شەکرمە و زەختمە و پیرێژنم و واشت تەلەفۆن بۆ نەکردم توی دوکانەکان نە ئێستا ئاگرەکە نەگەشتۆتە دوکانیەوە. وەڵاگە هاتم لە ژوورەوە ئاگرەکە پەرەیستان بوو، هاتین و ماڵیان ئاوا بێ هاتن بە دەنگمانەوە و ئەوە هەموو دوکانەکە شتەکانمان سوتاوە و هەمووی بووە بە قەرە بوو، هەمووی تەڕ بووە و ڕەش بووە و دەخوای ئەستێ بە 3 دەفتەر 4 دەفتەر ئەو قەرازە باعث 4-5 دەفتەرە. تۆ چی دەفرۆشت لە دوکانە؟ وەڵام من ئەوە دوکانە ئەوم لە چکەشتم دەفرۆشت، ئەوە نێوە دوکانەکەم قەرازەکانە بە جوملە دەمفرۆشت، مفرەد نەبوو بە جوملە دەمفرۆشت، بە دوکاندارەکان بە جوملە دەهاتن دەیبێت بە جوملەم دەفرۆشت.